دوای 14 ڕۆژ لە دەرچوونی بڕیاری وەزارەتی سامانە سروشتەکان بۆ هێنانی بنزین و لە پێناو دابەزاندنی نرخەکەی تا ئێستا نرخی بنزین هەرگرانە و بگرە بەرزیش بۆتەوە. 14 ڕۆژ پێش ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان بڕیاریدا بە ڕێگرین نەکردن لە بازگەکان بۆ ئەوەی بنزین بێتە ناو هەرێم لە پارێزگاکانی عێراقەوە و نرخەکەی دابەزێت. بەڵام تا ئێستا نرخی بنزین دانەبەزیوە و محەسەن بە 1550 دینارە و هەروەها نۆرمال بە 1230 دینارە و سوپەر بە 1650 دینارە. بە دیاریکراوی کە 10 ڕۆژ پێش ئێستا ئەم نرخانە یعنی بۆ هەر لترێک نۆرمال بە 1150 دینار بوو. یعنی دوای 10 ڕۆژ و دوای دەرچوونی بڕیارەکەش تا ئێستا نرخی بنزین جگە لەوەی دانەبەزیوە بگرە زیادیشی کردووە. من ئێستا لە یەکێک لە بنزینخانەکانی شاری هەولێرم هەروەکو لە پشتی منەوە دیارە کە نۆرمال بە 1230 دینارە و هەروەها محەسەن بە 1550 دینارە و سوپەریش بە 1650 دینارە بە بەراورد بە 10 ڕۆژ پێش ئێستا نرخەکە 50 تا 100 دینار زیادی کردووە.